ئەمە دەربارەی نهێنێتی لە ئیسلامە بە بەڵگە شەرعیەکانیەوە. ئەمە هەڵێ ئەو کەسانە دەرەخا کە ئەڵەن کاری نهێنی لە ئیسلامان نییە، جێی داخە کە هەندێک داعی و کەسایەتی ئیسلامین کەچی نکۆڵی لە نهێنی بوونی هەندێک چالاکی برا مسلمانەکانیانەکەن و وا بڵاوەکەنەوە کە بە نهێنی کارکردن لە ئەهلی ئیسلامەوە نەهاتووە. ئەوە دیارە لەبەرەوەی کە ئەو کەسانە ڕۆژە لە ڕۆژان بیریان بۆ ئامادە سازی جیهادکردن نەکردوێتەوە، ڕۆژە لە ڕۆژان خۆیان حاضر نەکردو لە ڕووی نەفسی شەوکە لە پێناوی خوای گەورەیە شۆڕش بەرپاکەن، دژی کافران بۆستنەوە، ئەجینا ئەیانزانی کە لە چ کات و شوێن و حاڵەتێکە نەک هەرە بێ کار بە نهێنی بڕوا، بەڵکو فەرزە بە نهێنی بڕوا و کەسیش بکەرەکانی نەزانێت کە چێن و چۆن و لەکوێن، ئەوانە خۆیان بۆ ڕوبەڕوونەوەی تاغوتان ئامادە نەکردوت. ئەجینا ئەیانزانی کە جەنگ چەواشەکاری یعنی چی؟ آخر خوای گەورە بە ڕێسای نەگۆڕی خۆی ئەم هاوکێشەی ڕوون کردوتەوە، فەرمێ وەلەو ئەرادوا الخروج لأعدوا له عدة. سەیری ئەم دێڕە ئاەتەکەن، ئەم بڕگە ئاەتە سێ ڕوکنی لە خۆی هەڵگرتو. لەو ئەرادوا ئەگەر بیان ویستایە، کەوا یەکەم شت ویستە ئیرادەیە، الخروج شۆڕشکردن، لأعدوا خۆیان ئامادە کرد. کابرا ویست و ئیرادەی نییە کە شۆڕشێ بەرپاکە چۆن خۆی ئامادەکە؟ ئەو کەسەی ئامادە سازیەکە ئەکا ویست و ئیرادەی هەیە شۆڕش بەرپاکە و جیهادەکە بکە. بۆیە فەرمێ ئەگەر بیان ویستایە جیهاد بکەن، ئالیەتی جیهادەکەیان ئامادە کرد، کەوابوو هیچ یەکێک لە سێ ڕوکنەکەی ئەم ئاەتیان نەزانیوە، نەویستن، نەجیهادکردن، نەخۆ ئامادەکردن، کە ئەمانە هەمویان لازم و مەلزوم یەکترن بەبێ یەکتری نابن. ئەمە ئەو کەسە مسلمانی کە خۆی ئامادەکە ئەزانە ئەمە دیدوڕێیەکی جیهادیە، ئەم ئیسلامە بەبێ ئەم جیهادە نابێەوە، ئەم مقدساتی مسلمانانیش بەبێ هەبوونی ئەم جیهادە ناپارێزرێ، حتمما خۆی بۆ ئامادەکە و ئەژزانێک کە ئەم ڕەفتارانە لە شەرعیشا جائزن، کەوابوو بەڵێ جەنگ چەواشەکاریە و پێویستە ئینسانی مسلمان و مجاهیدیش ئەمانە هەمووی فێر ببێ. خوای گەورە فێرمان کا زیاتر، خوای گەورە چامان بکاتەوە، خوای گەورە یارمەتی دەرمان بێ و نەمان خاتە بەردەستی دوژمن، خوای گەورە فێری سڵکردنەوە و وریایی و زیتبوونمان بکات و ئاگدارمان بکاتەوە لە دینەکەی خۆی و لە قورئانەکەی خۆی فێرمان کە هەتاکو ئاگدار بین لە ڕەفتاری دوژمنەکان و ناحی نفسیشیان بخوێنین و هەروها ناحی نفسی خۆشمان شارەزا ببین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام عليكم ورحمة الله.